الرحمن الرحيم. ما باشی دز لە ماڵەکەی منە؟ دزنیمانێ هاتیمە دەرکەیکەمەوە کوڕێبواری مەیزیرانتە دز چیەکە لە ماڵەکەی منە؟ وەرە خوارەوە دەست کوڕی دزنیمانێ وەڵات وڵات دزنیمە وڵات دزنیمە ڕانەکەی ئەی دز وڵات دزنیمە دەرکەی دەکەمەوە ڕانەکەی قسەم بۆ بکەن ئەوە بواکەی کوڕە دزی چی جیرانە جیران قەیران؟ کورەوە کوڕی منە کوڕی من دزی لە تۆش کردووە؟ دزی چی دەرگای نەکەیەوە جیران هاتۆ بم بکاتەوە بڕۆ ژوورە حیای مەتبر لەو مەحەلەی ئەی دزەکە؟ دزنی بڕۆ کاکە بڕۆ جیرانە دەرگای نۆ کردمەوە کاکە بگورە دەستەکان خۆش دەڵێم ئەبۆ ئەوە ئەلانەوە پێت دەڵێم یا ئەوەیە خانوویەک بۆ من دەگری یا من هیچی تر دەگەڵ تۆ لەگەڵ بابت لەو ماڵەی ناژیم چه بابە دانیشە خانی چه حالی چه باو زروفەی خانی بە من دەگیرێ کەیفی خۆتە ئەوە مشکلی من نیە مشکلی تۆیە یا ڕەبی خوایە ئەو بابەم لۆ خۆت ببەیەوە یا ڕەبی خوایە ئەو بابەم لۆ خۆت بەیەوە بێ ئەمنیش لۆ خۆم بحەسێمەوە ئەو سێ ساڵە دوعایە دەکەیت هیچیشی لێ نایە دەڵێ بچی لێ حەوت ڕوحە بەسە بەسە ئەو کە بەخۆم حەلی لەگە دەکەم حەلەکی لەگە دەکەم دانیشەدا عیلاتی کە دەی بەسە ئەبەت کوش بێزار بووین بەسە بڕۆ دختۆری دختۆر بڕۆ دختۆری بڕۆ دختۆر لە دارای دنیا ئەمە شگە بم ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش عیلاجێکی خۆی پێ بکەم زۆر باشترە ئاخۆڵە یا الله